Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که گرامولاتان لویدیویەکی نوێدا. لەم ڤیدیۆدا باسی 5 ئیدیەمی گرنگەکەین. گرنگی زانینی ئیدیەم ئەوەیە کە ئەگەر تۆ بڕۆیت ئەم وشانە وشە بە وشە لە قاموسا بیان نووسیت، ماناکەی ئەوە نییە کە لە ڕستەکەی ئایبینین. بۆیە زانینیان زۆر گرنگە و با یەکسەر دەست پێ بکەین. یەکەم ئیدیەم There are other fish in the sea. There are other fish in the sea. There are other fish in the sea. ئەمە بە وشە بە وشەواتە ماسیتر لە دەریاکەیە هەیە. بەڵام مەبەست لە ئیدیەمەکە ئەوەیە کە بۆ نمونە تۆ هەلێک لە دەسەیت کەسێک پێتەڵێت There are other fish in the sea. واتە ئەگەرم هەلت لە دەستدا بێت مانای ئەوە نییە کە هیچ هەلێکی تر نەیەتەوە بەردەست بەڵکو هەلی تر ڕوو ئەیات. واتە مانای ئیدیەمەکە ئەوەیە کە ئاساییە کە هەلێک لە دەست بیت هەلی تر یەتەوە ڕێگەر. ئیدیەمی دووەم There's no such thing as a free lunch. There is no such thing as a free lunch. And they say there's no such thing as a free lunch. مانای وشە بە وشەی ئیدیەمەکە واتە شتێک نییە بە ناوی خواردنێکی نێوەڕۆی بەلاش. مانای ئیدیەمەکە ئەوەیە کە هیچ شتێک نییە کە بە تەواوی بەلاش بێت. واتە ئەگەر تۆ پارە بۆ شتێک نێیت کەسێکی تر ئەیات و لە ڕاستیە بەلاش نییە. ئەمە یەکێک لەو ئیدەمانەی کە زۆر بەکارهێنرێت. ئیدیەمی سێیەم کە ئەمەیان زۆر گرنگە No pain, no gain. No pain, no gain. There's a common phrase. No pain, no gain. مانای وشە بە وشەی ئیدیەمەکە واتە بەبێ ئازار دەستکەوتن نییە. مەبەست لە ئیدیەمەکە ئەوەیە کە ئەگەر تۆ هەوڵ بۆ ئەو شتە نەیت کە ئەتەوێت ئەوە بە دڵنیاییەوە بەدەستی ناهێنیت و ئەبێت هەوڵ بۆ ئەو شتە بیت کە بەدەستی هێنیت. واتە ئەگەرەتەوێت شتێک بەدەست بێنیت ئەبێ هەوڵی بۆ بیت. ئیدیەمی چوارم Make a long story short. Make a long story short. Make a long story short. I don't see her. واتە کورتکردنەوەی چیرۆکێکی درێژ. ئەمە مانای وشە بە وشەی ئیدیەمەکەی و مەبەست لە ئیدیەمەکەشەوەیە کە کاتێک کە بابەتێکی دوور و درێژ هەیە بەڵام تۆ ئەتەوێت بە کورتی باسی بکەیت بۆیە ئەڵێیت Make a long story short. اینجایتر ئەو مۆزوعی کە ئەتەوێت کورتی بکەیتەوە باسێکەیت. پێنجەم ئیدیەم It's not rocket science. It's not rocket science. It's not rocket science, Falk, you know. واتە زانستی موشک نییە. ئەمە لە کوردیا ئیدیەمێکمان هەیە کە هەمان مانای ئەمەی هەیە ئەویش ئەوەیە کە ئەڵێ خۆ تەیارە نییە. ئەمە هەمان شتە و بۆ ئەوە بەکارهێنرێت کە بۆ نمونە کەسێک شتێکەکات تۆش ئەتەوێت پێی بڵیت کە ئەم شتەی کە ئەمەی کات ئەوە قورس نییە بۆیە پێڵێیت It's not rocket science. خۆ تەیارە نییە. بۆ ئەم ئیدەمانەی کە خوێندمان لە کوردیا چه ئیدەمێکمان هەیە کە لەمەوە نزیک بێت لە کۆمنت بینووسن با هەمومان سوودی لێوە بگرین و بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بدڵ بوو لایک بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیسلایک بکەن و پێم بڵێن چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.